زیندوماوانی زەوی لەرزەکەی شارۆچکەی جەندریس لە سووریا چرکە ساتە تۆقێنەرەکانی سەرەتایی کارەساتە سروشتیە گەورەکە دەگێڕنەوە ئەوەی هەتا ئێستا بۆتە مای کوژرانی پتر لە 29,000 کەس لە چەند ناوچەیەک لە سووریا و تورکیا. کاتێک زەوی لەرزەکە ڕوویدا ئێمە لە خەودا بووین. من هەستم بە لەرینەوەکە کرد بەڵام نەمتوانی هەستمە سەر پێ. داروپەردوو داڕما و جەستەمی داپۆشی بوو. کچەکەم داروپەردۆکەی لەسەر جەستەم لا برد و سپاس بۆ یەزدان بە موعجیزە دەرباز بووین و هاتینە دەرەوە. ئەحمەد حاج حوسێنی تەمەن 60 ساڵان لەو شارۆچکە بچووکەدا چادرێکی لە بەردەم خانۆ داڕماوەکەیدا هەڵداوە و هەوڵ دەدات پاژماوەی کەلوپەلەکانی دەربهێنێتە دەرەوە دوای ئەوەی خۆی و کچ و هاوسەرەکەی دەربازی زەوی لەرزەکە بوون. ئێمە لە نێو خانۆکەدا بووین و دیوارەکە بەسەر خوشکەکەمدا ڕووخا. سپاس بۆ یەزدان من و خوشکەکەم سەلامەت بووین. ئێمە بە موعجیزە لە خانۆکە هاتینە دەرەوە و نازانم چۆن بوو. کاتێک هاتینە سەر شەقامەکە لەرینەوەیەکی دیکە ڕوویدا. زیندوماوێکی دیکەی زەوی لەرزەکە بە ناوی عەبدوڵڵا ڕەشید عەبود کە باوکی نەجمی تەمەن 7 ساڵانە چاتەوەختی ڕوودانی زەوی لەرزەکە دەگێڕێتەوە. هەمومان خەوتبووین و لە ناکاو زەویەکە لەریەوە و ترساین و بە خێرایی هەستاینە سەر پێ. کاتێک دووەم لەرزە ڕوویدا کارەبان نەما و پاشان زەوی لەرزەیەکی بەهێز ڕوویدا و دیوارەکان بەسەر منداڵەکانمدا داڕمان و خانووەکە هەرەسی هێنا. نەمان دەزانی چی بکەین. من دەستی مناڵەکانم گرت بەڵام خۆم بە پێوە بۆڕانە دەگیرا و بە منداڵەکانم دەوت سەرتان داپۆشن. کچێکم دەستی شکا و ڕەحمەتی یەزدان بەسەرماندا باری و هەمومان ڕامان کردە دەرەوە و ترسا بووین. محمود عەبدولشەهیل ئەوەی شۆفێرێکە و پێشتر لە شاری ئیدلب لە سووریا ئاوارە بوو و دووچاری ئاوارەبوونێکی دیکە دەبێتەوە. ئەمەش دوای ئەوەی لەگەڵ خوشکەکەی و 9 منداڵ و 2 هاوسەرەکەی بە زیندوی دەربازی زەوی لەرزەکە دەبن. کاتێک زەوی لەرزەکە ڕوویدا من نیمچە خەوتوو بووم. هەستم کرد زەویەکەی ژێرم دەلەرێتەوە. زەوی لەرزەکە هەتا دەهات بەهێزتر دەبوو. بەرد بە دەوروبەرمدا دا ئەباریە خوارەوە و باڵەخانەکە دەستی بە لەرینەوە کرد. دەرگاکەم کردەوە بە پلیکانەکاندا چوومە دەرەوە و لە ماوەی چەند چرکەیەکدا باڵەخانە 4/9 هاڕێی کردە خوارەوە و زۆربەی هاوسەکانم مردن. من لە 9 یەکەم بووم بەڵام بە موعجیزە دەرباز بووین. پتر لە 3500 کەس لە زەوی لەرزەکە لە سووریا گیانیان لەدەستداوە. لەو وڵاتەی کە جەنگە نێوخۆیە 12 ساڵەکەی سووریا کوژرانی بە سەدان هەزار کەسی لێکەوتبووە و هەروەها بە ملیۆنەها کەسی ناچار کرد ئاوارەی نێوخۆی سووریا ببن و بۆ وڵاتانی هاوسێش سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.